داخوازی مامۆستاکان یعنی تاکو مامۆستا ئەو داواکاری خۆی پێشکەشەکە ئێمە دەچنە پیری مامۆستاوە ئێمە ناتوانین لە خۆمانەوە بڕیارێک بدەین بۆ دواخستنی دەوام یان بایکوتکردنی قوتابخانەکان لەبەر ئەوە سەیری ڕغبەتی زۆرینەی مامۆستا دەکەین ئایا زۆرینەی مامۆستایان لەگەڵ ئەو بریارن لەگەڵ ئەو بریارە نین ئێمە تەنها تەمسیلی دە مامۆستا بیست مامۆستا ناکەین ئێمە تەمسیلی سەرجە مامۆستانی کوردستان دەکەین 700,000 مامۆستا ئەندامە لە یەکێتی مامۆستایان دەبێ ڕای زۆرینە وەرگین دەبێ ئێمە کۆبنەوە بکەین و سەرۆک لە قپرس بە سەرۆک لەقەکان ڕای زۆرینە لە ناو یەکێتی مامۆستایان خۆتان لە ئەنجوم لە ناو سەرجەم مامۆستایە لە ناو سەرجەم مامۆستایان ڕغبەتی مامۆستایان لەسەر چییە ئێمە بڕیارێک بدەین هەمومان التیزامی پێ بکەین نەک لە دەفەرێکمانگرتن بێت لە دەفەرێتتر نەبێت لە شارێک نەبێت لە قوتابخانەی لەبەرەوە کارگیری خۆی بێت باشە مامۆستایی ئەگەر یەک مامۆستا باشە لقی سلێمانی تا شەمە مانگرتنی ڕاگەاندووە بۆچی لقەکانی کە هەڵوێستیان یانی ئەمە جیاوازی دروست نەکردووە لە ناو یەکێتی مامۆستایان دەبوایە ڕقی سلێمانی سەبری بکرایە تاکو ئەمڕۆ ئێمە کۆبنەوەی مەکتەبی سکرتارەتە کاژمێر 3 ئێوارە لەوێ بریارێکی گشتیمان دەدا سەرجەم قوتابخانەکانی هەرێمی کوردستان بێت بەڵام ئەوش کارێکی با بڵین کاری خۆیانیان کردووە بەڕێی من مامۆستایەک لە هەر شوێنێک بێت بایکۆت بکە یان پەیامێک ئارەسەی حکومەت بکەوە پەیامی سەرجەم مامۆستایانە یعنی گرنگ نییە ژمارە بێت گرنگ نییە هەموو مامۆستایان بێت بەڵام گرنگ ئەوە تا پەیامێکە یەک مامۆستا لە هەر شوێنێک ئەو پەیامە بێت ئەو پەیامی سەرجەم مامۆستایانە باشە پرسیارەکە ئەوەیە ینی بۆچی مەسەلەن لقەکان هەڵوێستیان هەیە بۆچی مەسەلەن بە شێوەیەکی گشتی بۆ نمونە سکرتاریەتی یەکێتی مامۆستایان خۆی هەڵوێستی نابوو سکرتاریەتی یەکێتی مامۆستایان کە کاتی کۆبوونەوەی داناوە ئەمڕۆ سەعات 3 لەو کۆبوونەوە بریارێکی گشتی بدا دیارە ئەو لەقانە بڕێک ئیجتیهادی شەخسی کراوە لە مەوزوعەکە و بڕێک منافەسەکردن هەیە لە کۆمەڵی مەوزوعە لە نێوان خۆیانە لەقەکان دیارە ئەوە هەوکارێکی بەڵام دەبوایە سەبریان بواەت بیان کردە بەیەکەوە دیارە ئێمە بەرەوە یەک والله من هینێ بینم یعنی بە هەردوو لا دەبینم یعنی زۆر جاری حماسی پیشەیی هەیە و زۆر جاری شەیە حماسە هەیە تەوجیهاتی حزبی شەیە لە کۆمەڵی مەوزوعە بەڵام ئێمە هیوادارین وانە بێت هیوادارین ئەو هەڵبژاردنەی کە بەوا بریارە یەکی یانزە بکرێت هەلێسەوە بانگەوەشەی بۆ نەکەین هەلیستاوە ئێمە بانگەشەیەک بکەین بۆ ئەوە قوتابخانەکان داخین لەبەرەوە بۆ ئەوە کارگەریمان بێت لەسەر مامۆستاکان کاریگەری لەسەر سکرتاریەتی یەکێتی مامۆستایان هەبووە کە هەڵوێستێکی نەبێتن هەڵوێستی نەبێتن نەخێر تاکو ئیستا هیچ لایەنێکی حزبی تەداخلی ئیشوکاریمانی نەکردووە پەیوەندی بمان نەکردو ئێمە تەنها پەیوەندیمان لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە حکومەتی هەرێمی کوردستان پێی باشە لەم بارودۆخە ئێمە هاوکار بووین پێی باشە ئێمە لەم بارودۆخە تەحمل و خۆراگری بووین بەڵام ئێمە بەڕاستی بەڕاوشکانە وتمانە لەوە زیاتر ئێمە سنوورمان هەیە ینی تو سێمانگە تێپەڕی ئەمڕۆ سکرتاریەتی مامۆستایان باسی لەوە کرد مامۆستایان کە دوومان گشتیش قەرزارە لەگەڵ وەزیری پەروەردە کۆ دەبنەوە ئێوە لە کۆبنەوەکەتان لەگەڵ وەزیری پەروەردە باسی چی دەکەن ینی چی پێ دەڵێن ئێمە وەزیری پەروەردە وەزیری خوێندنی باڵا دوو کەسن نزیکن لە سکرتاریەتی یەکێتی مامۆستایانی کوردستان و ئەو دوو کەسە ئەندامی ئەنجومەنی وەزیرانی حکومەتی هەرێمی کوردستانن حتمما وەزیری پەروەردە بێت یانە وەزیری خوێندنی باڵا بێت کە بەشداری لە کۆبنەی مەکتەبی سکرتاریەتەکە ئەو نزیکترین کەسە بۆ پەیوەندی لە نێوان ئێمە و ئەنجومەنی وەزیران حتمما ئێمە داوامان کردە ڕوونکردنەوەیەکمان پێ بدە بۆ ئەوە چی بکەین بۆ ئەوە تێبگەین ئەو هۆکاری دواکەوتنی موچە لەلایەکە وزارەتی سامانە سروشتیەکان پێش جەژن ئیعلان دەکات دەڵێ ئەوە وزارەتی پێشمەرگە و ناخۆ و موچە وەرەگرن لە پاش جەژن موچەی سەرجەم وزارەتەکان دەوێت بۆ ئیستا ئەو ئیعلانە نەما بۆ ئیستا ئەو خشتە ئیعلان نەکریا ئەندام پەرلەمانێکی بەڕێز پێش جەژن تەسریحێک دەدا ئیستا تەسریحێکی تر دەدات ئێمە ئەوێن حکومەتی هەرێمی کوردستان بۆمان ڕوونکاتەوە ئەو نەفتە دەفرۆشێت چی لێ دێت دەمانێت وزارەتی دارایی ئەو بەرنامەی چاکەسازیە کە ئیعلان کرد بۆ خەڵک چی بەسەر هات بۆ ئەو دوو موچەیەت نابڕێت بۆ وەزیرەخانە نیشنەکان بۆ ئەو هەموو مستەشارە و ڕاوێژکارانە کەم ناکرێتەوە بۆ ئەو بەرنامەی کوردستان دەکەم بۆ ئەوە دروست بوون کە داکۆکی لە مافی مامۆستایان بکەن ینی بۆچی ئەوە پێش وەختە
هەڵوێستان نەبوو بۆ ئەوەی ینی ئەمە ڕوو نەداتن مامۆستایان هۆڵەکانی خوێندن بەجێ بێڵێن خوێندکاران بنێرنەوە بۆچی پێشوەختە هەڵوێستان نەبوو ئێمە هەڵوێستمان بۆ بەردەوام ئەوە کە لقەکانمان یان خۆمان بەردەوام لە ناو بارودۆخەکە بووینە بەڵام زۆر جاریشەیە پێویستەکە بە بریارێکی گشتی ئێمە لەسەر بنەمای بەکو بڵێن زۆرینە و کەمینە و ئەوانەمان هەیە بەرنامەی کاری خۆمان هەیە نابێت لەو بەرنامەی خۆمانە کار دەچین ناتوانین ئێمە کەسێک شخصێکی سە من لەیلا جێگری سەرۆکێکی تیم مامۆستایم ناتوانم خۆ تێنیا بریار بدەم دەبێت ئێمە ڕاوێژ بە سەرجەم ئەندامانی سکرتار بکەین کە 15 کەسن و ڕاوێژ بە سەرۆکی لقەکان بکەین و دائەوە بریارێکی کۆتایی بدەین بەڵام ئەو خێراییکردنە لە بریار لە لقێک بۆ لقێکی تر زۆر جار هەیە بریارە گشتەکە تێکەدا وای لە کاتە لەو بەڕاوێژکردن بە سکرتاریەت مامۆستا ینی پێت وایە ئەمە بریارێکی خێرایە لە کاتێکدا مامۆستا 4 مانگە موچەی وەرنەگرتووە مامۆستا هەیە مەسەلەن کرێچیە مامۆستا هەیە نەخۆشە مامۆستایە لە ڕێگای دوورەوە پارە سەرفەکات کرێ تەکسیەدات کرێ پاسی نییە یعنی دوای 4 مانگە ئێستان بریاری ماگرتن خێرایی نییە بەڵام بریاری تاکە کەسی تاکە لق ئەوە خێرانی واتە لە بەگشتی هەموو ئێمە ئەو بریارە بدەین ئەوە باشترە لە زاخۆ تا گەیتە خانەقی بریارێکی جەماعی بێ باشترە لەوە لە شوێنێک بۆ شوێنێکی تر نەکرێت و نەبێتە مزایدە بەسەر یەکتریوە باشە مادەما بوو بۆ پێش مانگرتنەکە ئێوە بەیاننامەیەکتان دەرنەدەکرد بۆی ئەو مزایدە ئێوە وەکو سکرتاریەتی بگەڕێتەوە ئەگەر بگەڕێتەوە بۆ ئەرشیفی یەکێتی مامۆستایانی ئێمە پێش ماوەیەک 10 ڕۆژ 15 ڕۆژە بەیاننامەیەکمان دەرکردەوە هەر دوێنێک بە بۆنەی جەژنی مامۆستایان و بەیاننامەیەکمان دەرکردووە کە ئەمە داواکاریەکانی خۆمان ئاراستەی حکوومەت کردووە لە سایت یەکێتی مامۆستایان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بۆتەوە دوێنێ ئێمە ئەو با بڵێن ئەو بەیاننامەمانە بڵاو کردێتەوە واتە ئێمە ئیشی خۆمەمان کردووە و پەیامی مامۆستایان ئێوە بەیاننامەتان بە بۆنەی جەژنی مامۆستایان دەرکردووە یاخود تایبەت بۆ دەرتان کردووە داواتان لە حکوومەت کردووە کە موچەی مامۆستایان مافی خۆیەتی 4 مانگەوەری نەگرتووە بیان دەنێ بۆ ئێمە ئەو یادەمانە قۆزدۆتەوە بۆ ئەوە داواکاریەکانی خۆمان لەو یادا بگەینە حکوومەتی هەرێمی کوردستان و پێش ئەوە ئێمە بەردەوام بۆ ئەوەی جەژنی مامۆستایان بکەن بە ڕۆژانە لە پاش جەژنی مامۆستایانە موچیان بۆ دابین بکەن ئێمە شیوادارین ئەمڕۆ 5 مانگە سبێنێ 6 مانگە جەژنی مامۆستایانی کوردستانە هیوادارین حکوومەت پەیامێکی دڵخۆش بێت بۆ مامۆستایان ئەمڕۆ وای لاتەوە پێدانی موچە کە حەقی خۆمانە بۆتە موژدە و بۆتە پەیامی خۆش و بۆتە شیرینی خواردن و پیرۆزبایی لە یەکتر بەداخەوە کە کارەسەرێکەکانی خۆمان کارە پیشەیەکان و پەروەردەیەکانی خۆمانمان لەبیر کردووە تەنها شەڕی موچە و دواکەوتنی موچە دەکەین بەڕاستی ئەمە وای لاتۆ کە لە پەیامە سەرەکیەکەی خۆمان و کارە پیرۆزەکەی خۆمان پەروەردکاریە دوورکەوینەوە تەنها خەمی ئەوە بکەین کە کەی موچە دەدرێت کەی قائیمە بۆ مامۆستایان دواکەوت بۆ فەرمانبەران دواکەوت ئەمیش بەڕاستی کەم کورتەکە دەگەڕێتە دواوە بۆ ئەوە کە حکوومەتی هەرێم کە هەموو لایەنەکان هەموو حزبەکان شەریکن لێی هەمویان بەرپرسیارن لێی دەبێ بە زووترین کات خەمێکی ئەو بارودۆخە بکەن دەبێ وەزارەتی دارایی پیلانی خۆی جێبەجێ بکە بۆ چاکەسازی دارایی ئەگەر ئێمە هاتوو ئەو موچە بەرزەکانە کەم بکەینەوە ئەو هەموو ڕاوێژکار و ئەو هەموو پلە بەرزانە موچەکانیان کەم بکرێتەوە چاکەسازیەکی باش لێ دارایی بکەین بتوانین ئێمە موچەی فەرمانبەرانی خۆمان لە کاتی خۆی بدەین ئەو هەموو زیادە ڕەوێ دەکرێت لە کۆمەڵێک کارە هەموو نەمێنێت بەڕاستی ئێمە دەتوانین لەم قەیرانە دەربازمان بێت و بتوانین موچەی خەڵک بە شوێکی ڕێک